هەوڵ و تێکۆشانم بۆ گوندەی داوە و هاتوومە سەرخەت لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە هەموو لایەنە بەڕێزەکانیشم ڕاگەاندووە کە بێگەڵاس کارەبای پێویستە، جادەی پێویستە و من لێرەوە بەڕاستی پەیامەکەم گەیشتووە بە هەموو لایەنە بەڕێزەکان و بە حکوومەتی هەرێمی کوردستانیش. کراویشە بەڵێ کراویشە، من بۆ مەبەستەی دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە بەهۆی منەوە کارەبای بۆ گوندی بێگەڵاس دابین کردووە کە جادەشی بۆ دابین کردووە. کاری هونەری بەڵێ بەرنامە و پلانت چییە بۆ کاری هونەری؟ بەڵێ وەڵڵاهی ئیشاڵڵا بەردەوام دەبمە، من خۆی بۆ ڕۆژێک و دوڕۆژە من نەهاتوومە ناو قۆناغی هونەریەوە. ئەوجار هەموو خەڵکی کوردستانیش دەزانی کە من شۆڕشێکی گەورەم بەرپا کردووە سەبارەت بە کاری هونەری و کارە هونەریەکەشم زۆر خۆش دەوێت، دڵم پێخۆشە. ئێستا ئەگەر ڕۆژێک گۆرانی ناڵێم، ئەگەر چرکێک گۆرانی ناڵێم، ئەمن حەز بە بێتاقەتی دەکەم لەبەرەوەی ئەمن محتاتی بووم. محتات زۆر مهمە. بەڵێ دەکرێت پێمان بڵێ یەکەم بەرهەمت؟ یەکەم بەرهەمم ئەو گۆرانیە بوو کە هاتم لە لای سەرتەبکان زۆریان لێدان بەشە بکەن. ئیدی شێعرەکە کاکە وەڵڵاهی کاخدر پێم بڵێ وەڵڵاهی شێعرەکە و دانرا و شتەکەم هەر ئیخۆ بووە، بەڵام کەمێک بەسەرمە زیاد کردووە و ئیدی ئەمن جوانکاریم لۆ کردیە و زۆربەی هونەرمەندانیش بۆ گۆرانیی دەستخۆشیان لێ کردووم. ئەمن گۆرانیم زۆرە، یەکجار گۆرانیم زۆرە. باشە کاخدر تۆ بۆ خۆت وە خۆت دێنەوە سەرەوە دواتر خۆت سەرسامی بەکام دەنجی کام لەم هونەرمەندە بە تایبەتی ڕەسەنەکان؟ وەڵڵاهی لە هونەرمەندە ڕەسەنەکان زیاترە من گوێ لە عومەری عەبدی دەگرم. عومەری عەبدی؟ بەڵێ لەبەرەوەی سەوتی خۆشە، گۆرانیەکانی خۆشن. بەڵام من لێرەوە وەکو خۆم ئەمن لێرەوە وەکو خۆم گۆرانی هیچ هونەرمەندێک ناڵێمەوە وەکو خۆم. بۆ نایڵێمەوە؟ لەبەرەوەی دەبینی ئەتۆ هونەر ستایلێکی تایبەت بە خۆتە بێت. دەمەوێت ستایلێکی تایبەت بە خۆمە بێت. ئێستا بڵێن نمونە من گۆرانی هونەرمەندێکی بڵێمەوە، سپەینی ئەو هونەرمەندە لەوانە بێ کاردانەوەی لەسەرکەویتەوە، لەوانە بێ دڵێشی و ناڕەحاتی لەسەرکەویتەوە. باشە کاخدر، ئەمە بەڕێزی هیوای سەرکردنی بۆ دەخوازیین تۆ بۆ خۆت قوربانت بۆ کاک عوسمان پیشەکەی خۆت ئازادی. باشە دەکرێت گۆرانێکمان پێشکەش بکەی؟ بەڵێ دەباوز بێ ئەمرێ مەرا حەیران بەوێ بەهارێ دەباوز بێ ئەمرێ مەرا حەیران بەوێ بەهارێ کفنم بۆ بێ بڕێن وەرا لێوەیاڵ بەداستی یارێ کفنم بۆ بێ بڕێن وەرا لێوەیاڵ بەداستی یارێ دەباوز بێ ئەمرێ وەرا حەیران بەوێ هاوینێ دەباوز بێ ئەمرێ وەرا حەیران بەوێ هاوینێ قبرێ مەڵەقایانێن وەرا قوربانیان لە ژێری کۆڵایانێ قبرێ مەڵەقایانێن وەرا قوربانیان لە ژێری کۆڵایانێ دەباوز بێ ئەمرێ وەرا جوانێ بەوێ دەستانێ دەباوز بێ ئەمرێ وەرە جوانێ بەوێ دەستانێ قبرێم هەڵقایانێن وەرا لێوەیاڵ لەوێ بنەدایارێ قبرێم هەڵقایانێن وەرا قوربانیان لەوێ بنەدایارێ. قوربانت بم کاک عوسمان گیان، هیوادارم بە دڵتان بەڕێزی قوربانتان. کاخدر لەگەڵ مەسەلەی گۆرانی بابەت مەقام چۆنی؟ مەقام وەڵڵاه باشم لەخوا بە زیاد بێ لەگەڵ مەقام باشی. ئارێ وەڵڵا باشە دەکرێت بۆ ئێمە و بۆ بینەرانی بەڕێز و بۆ هەوادارەکانت مەقامێکمان؟ بەڵێ 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 بەڵێ. ئای قوربانی ئەو لێوت بێ کە خەنێدەی پێ دەکەی
قوربانی ئەو بەش نەدێ بمێ کە جار جارێ پیاسی پێ دەکەی قوربانی جوانی هەنگاو دێ بمێ جار بەجار دەیلانجێنی جار بەجار دەیلانجێنی ئەوە توایە لێم بکایە و جێژنەی پیرۆز ئەوە توایە لێم بکایە جێژنەی پیرۆز ئەرێ بە قوربانت بم غامی دڵێمدا پوشە ئەرێ بە قوربانت بم غامی دڵێمدا پوشە وەرە جوانێ تۆ وەرە وەرە جوانێ تۆ وەرە ئەو دەردەی تۆ لام نیشەدەی ئەو دەردەی تۆ لام نیشە نەرزێ کاخدر با پرسیارێکی تایبەت لێ بکەم شخصی بەڵێ فەرموو بەڕێزت چۆنە تا ئێستا ژیانی هاوسەرگیریت پێکهێناوە؟ وەڵڵاهی کاک عوسمان دوو هۆکاری هەیە و هۆکاری یەکەمی تا ئێستا خوای گەورە قەڵەمی لێ نەداوە و هۆکاری دووهەمیشی مەربوطی بە خۆمە هەیە بۆ خۆم تا ئێستا بڕیارم نەداوە وەنیسی بیشە ئیدی خوا دەزانی نەگەیشتووە و قەنەعەتی جارێ نەوەڵڵا نەگەشتمە و قەنەعەتەی جارێ ژیانی هاوسەری پێک بێنم وە خۆی خوای گەورەش کە قەڵەمی لێدا بە قسەی من نییە ئینشاءڵڵا خوای گەورە قەڵەمی لێدا و ئاسانکاریت بۆ دەکرێ و ژیانی هاوسەرگیری پێکدێنی بەدڵی خۆ ئینشاءڵڵا ئەوەی کە ژیانی هاوسەری پێک نیناوە خوای گەورە ئاواتی هەڵسوڕی بۆی ئاسام کە ئینشاءڵڵا شتیان بەخوای گەورە دەکرێ شتێک ترمان پێشکەش بکەی بەڵێ گۆرانیەکەیە بێ بابەتێک بێ کە تۆزێ ئەگەر شادیش بێ باشترە بەڵێ وەڵڵاهی گۆرانیەک هەیە ئەو گۆرانیە ئەگە هەڵە نەبم ئیمامەستا فەقیمینەی ڕەحمەتیە بەڵێ فەقیمینەی نەڵاسێ لێرەوە ڕێز و سڵاو دەنێرم بۆ خانەوادەی خوای گەورە لێ خۆش بێ جێگا ماوەی بەهەش بێ ئەو گۆرانیە ئیویە هیوادارم بەدڵتان بێ زۆر چوومە شاری سەردەشتێ بۆ ئانیەکانی ماڕی گەرچم چاوم پێکەوت لە خۆشیانم هەڵپاڕی گرتم دووزارم ماسکت پێم گوت پەرینی تەڕی کابرای مێردی چاو لێ بوو بۆ مات بەنیازی شاڕی کابرای مێردی چاو لێ بوو بۆ مات بەنیازی شاڕی فەرموو مەسڵەت تێ دەکەم فەقەت خدر بەدفەڕی وەڵڵا مەسڵەت تێ دەکەم فەقەت خدر بەدفەڕی بۆ دڵێم بەو چاوانە تەسپەی نێیە و کاتانە سڵاو لە هونەرمەندان سڵاو لە هونەرمەندان چییە لەو کوردستانە دایمە لە خزمەتیاندان بەو بەند و کەلیمانە ئاغای عوسمان لێرەیە ئەمرت لەسەر چاوانە کا عوسمان بە خێردێنم ئەو بەرنامەی دێجوانە ئەو کەناڵە بەڕێزە ئەو کەناڵە بەڕێزە تایبەت لەو گوندە جوانە چونێرە بێگەڵاسە نەدرۆیە و نەبوختانە نەدرۆیە و نەبوختانە ئەوەش پێشکەش خێر بێەوە کاخدر زۆر بەڕێزی زۆر ئەزیزی باور دەور دەبڕوین بۆ ناوگوند و هەمیشەی وای سەرکەوتن بۆ دەخوازین